بەڵێ بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەم لەگەڵ میوانەکەم بە سپاسەوە لە شاری ڕانی ئەزیزەوەکەم هەڵبەت کۆچ یەکێکە لەو دیاردانی کە تا ئێستاش بەردەوامە چ لە هەرێمی کوردستان بێت چ لە عێراق بێت چ لە وڵاتانی تر بێ بە شێوەیەکی گشتی لە جیان ئێمە تەوەرەکەمان تایبەتە بە گەڕانەوەی پەنابەرەکان بۆ هەرێمی کوردستان یاخود ئەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕوویانە بێتەوە بە سوپاسەوە لە شاری ڕانیوەگە ئاماژەم پێەیە بەڕێز بەکر عەلیم لەگەڵایە سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا کاک بەکر بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی بانی بەڕێستان و تەواوی بیسەر و بینەرانی کەناڵە جوانەکەتان باش. زۆر سپاس کاک بەکر ئەگەر پێم بڵێ لە ساڵی 2024 ئەگەر ئامار و زانیاری لابێت چەند پەنابەر چەند کۆچبەر لە وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ دیارە بەر لەوەی وەڵامی پرسیاری بەڕێستان دەمەوە بەڵێ بەداخەوە دەبینین کە ساڵانە بەردەوام ئەم ئامارەمان ڕاگەیاندووە کە کۆمەڵێک هاو نیشتیمانیانی ئازیز بە تایبەت گەنجان بوونەتە قوربانی ئەم ڕێگایە سەبارەت بە کۆچیش وەک ڕوونە لای هەمومان ڕەهەندێکی مرۆیە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر بە مەبەستی ژیانێکی باش بۆ باشتر یاخود بڵین لە ژیانێکی خراپ بۆ ژیانێکی باش وەگەوێت کە ئێستا لە هەرێمی کوردستان هەبووە. سەبارەت بەوانەی کە گەڕاونەتەوە مەبەستی پرسیارەکەتەوە بوو لە وڵاتانی ئەوروپاوە بۆ هەرێمی کوردستان یاخودەوانی لە هەرێمی کوردستانەوە کۆچیان کردووە لە ساڵی 2024. مەبەستم لە ئەوروپاوە کە گەڕاونەتەوە لە ساڵی 2024. بەڵێ 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 دیاراوانەی کە گەڕاونەتەوە بەخواستی خۆیان نەبووە بەشێکی زۆریان کە لە سەروی 200 کەسەوە ئێمە باز لە هەرێمی کوردستان دەکەین. بەڵێ بەڵێ مەبەست دیپۆرت کراونەتەوە باس تەنها لە بەڵێ بەڵێ بەشێکیان دیپۆرتکانەوە کە لە سەروی 200 کەسەوە لە وڵاتی ئەڵمانیاوە بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 2024 و زیاتر لە 15 بۆ 16 کەس لە وڵاتی بریتانیاوە 9 کەس لە وڵاتی فەڕەنساوە 11 لە وڵاتی نەرویجەوە ئەوانە دیپۆرت کراونەوە بەشێکی زۆری ژیان لە ژێر فشاری نەبوونی مافی پەنابەریدا لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان گەڕاونەتەوە کە ئەوانە دەکرێت بڵێن بەڕە ڕەزامەندی گەڕاونەتەوە بەڵام ڕەزامەندبوونیشانەوە بۆ کە لە ژیانێک و گوزەرانی بەویستی خۆیان بۆ کاک بەکراون لە چاوەڕوانی بەویستی خۆیان گەڕاونەتەوە بەسە ئەمانەی بەڵێ بەویستی خۆیان گەڕاونەتەوە هەر بەڵێ ئەوەی کە پێش و ئاماژەم پێدا 200 کەس لە وڵاتی ئەڵمانیا 16 لە وڵاتی بەریتانیا یاژە لە وڵاتی فەڕەنسا ئەوانە بە زۆرم لێ ناردراونەتەوە بەڵام بەشێکیش بەخواستی خۆیان گەڕاونەتەوە لە ڕێ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە کە ڕایەڵێکن لە نێوان وڵاتانی ئەوروپا و تەواوی وڵاتانی کە پەنابەرتیاندا کۆز دەکات و دەچن بۆ وڵاتانی ئەوروپا و بەتایبەت لە بۆ هەرێمی کوردستان و عراقیش بەشێکی زۆر گەڕاونەتەوە بەخواستی خۆیان لە ڕێگەی و ڕێکخراوە نێودەوڵەتیانە. بەڵێ کاک بەکر وەک ئاشکرا ساڵ لە دوای ساڵ وڵاتانی ئەوروپا ڕێو شوێنی تونتردائەنن وەک بەڕێزیش ئاماژەت پێیا زۆر جار فشارە خەنە سەر پەنابەر بۆ ئەوەی خۆی بگەڕێتەوە پێشبینیتان چۆنە بۆ ئەم ساڵ لەگەڵ گرتنەبەری ئەو ڕێوشۆنانە؟ بەڵێ ئێمە پێمان وایە کاریگەری دەبێت بۆ نمونە گەر باسکەین سەردانی وەزیری خارجی بریتانیا بۆ عراق و لەوێشەوە بۆ هەرێمی کوردستان لە مانگی 11 ساڵی ڕابردوو کاریگەری هەیە لەسەرەوەی کە کۆچ کەمتر بێتەوە دۆخی پەنابەر لە ڕەوشێکی خراپتردا گوزەر بکات بەڵام ئێمە پێمان وایەوە نابێتە هۆکاری بنبڕکردنی کۆچ یاخود دەتوانین بڵێن نابێتە ڕێگری لە 150 کۆچیش بۆ وڵاتانی ئەوروپا چونکە ڕوونە ئەگەر ئێمە ئەو پلانەی کە بریتانیا مەبەستێتی و ئەجندای کارەکەی ئەوەیە زیاتر ئەوانە بگرێ باندەکانی کە مامەڵە بە مرۆڤەوە دەکەن و لە پاڵ مامەڵەکردن بە مرۆڤیشەوە کۆمەڵێک کاری نایاسایی دەکەن ئەو باندانە مەبەسمەوەیە کە لە نێوان وڵاتی یۆناان بۆ ئیتالیا بۆ فەڕەنسا لە فەڕەنساوە بۆ بریتانیا ئەوە زیاتر مەبەستیان ئەوانەیە کە دەستگیریان بکەن و بتوانن زاڵ بن بەسەر ئەو باندانەدا کە مامەڵە بە مرۆڤەوە دەکەن و باسیش وەک باسشم کرد لە پاڵ مامەڵە بە مرۆڤەوە کۆمەڵێک کاری نایاسایی تر دەکەن بۆ ئەگەر ئێمە
باز وەکو هەرێمی کوردستان من وەکو سەرۆکی کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە هەرێمی کوردستان چەند جارێکیش پێشنیارمان کردووە و پرۆژە یاسامان داوەتە ئەنجومەنی وەزیران 2000 تا 1000 پرۆژەمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە لە ڕێگەی ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و لە ڕێگەی پارێزگاکانەوە و لە ڕێگەی ئەندام پەرلەمانە بەڕێزەکانەوە ئەگەر بیانەوێت بتوانن لانی کەم ببنە هۆکارێک بۆ کەمکردنەوەی ڕێژەی کۆچ دەبێت ژیان و گوزەرانی هاوڵاتیان فراهەم بکەن بەوە کۆچ بەرەو کەمی ناڕوە بەگرتن بە تۆڵکردنی سنوورەکان ئەوە نابێتە کەمکردنەوەی کۆچ چونکە ئێمە دەبینین ئەگەر بێت و بە نمونە باسیکەین ئەگە تەواوی قاچاقچیەکانی هەرێمی کوردستان بگیرن بەڵام دوجار لە وڵاتی تورکیاوە قاچاقچیەکان لەوێ کار دەکەن باشە ئەگەر لەوێشەوە ڕێگریان لێ بکرێ دەبینی لە وڵاتێکی دیکەوە سەر هەڵدەداتەوە خەڵک بە ڤیزا دەڕوات یاخود بە ڕێگەیەکی تر لە ڕێگە قاچاقەکان خۆی دەگەێنێتەوە لەوێشەوە بۆ وڵاتانی ئەوروپا وەک دەبینی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا دەیان کەناڵی گەیشتنی پەنابەر بە وڵاتانی ئەوروپا وەکو تونس و لیبیا و لوبناان و تەرابلوس و بیلاڕوس و پۆڵندا و هۆڵند ئەوانە هەمووی دەواازەیەکی تازە بوون بەنسبەت قاچاقچیەکانەوە کە و ڕێگایان دۆزیەوە بەڵام ئێمە کە بمانەوێ کۆچ کەم بکەینەوە هەرێمی کوردستان بەڕاستی دەسەڵاتی کوردی ئەم سەرمایە گەورەیە لە دەست نەدا کە گەنجە دەکرێت ژیانی هاوڵاتیان فراهەم بکە بە تایبەت گەنجان بۆ ئەوەی زیاتر وابستەی نیشتیمان بۆ ئەوەی زیاتر خۆشەویستی لە ناو دڵیاندا بچەسپێ نەگەوەی کە لە چەند ساڵی ڕابردوو بینیمان تەنها بژاردەیان ڕاکردن بۆ لە نیشتیمان و نەفرەتکردن بۆ لە نیشتیمان باشە ئەوەش دەگەڕێتە سەرەوەی کۆمەڵە قین هەڵگرتن لە ناخیاندا بەرامبەر پۆخڵەواتی بەشێک لە کار بەدەستانی وڵاتە. بەڵێ کاک بەکرد باست کرد کە چەند پرۆژەیەکتان ئاراستی ئەنجومەنی وەزیران کردووە هیچ کەناڵێکی پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ حکوومەتی عێراق یاخود لایەن پەیوەندیدارەکانی بەغدا دروست کردو بۆ چارەسەرکردنی و گرفتانە؟ بەڵێ ئێمە لەگەڵ بەداخەوەکەوە دەڵێن ئێمە لە پەرلەمانی کوردستان لە 2012 بە دیاریکراوی 26/12/2012 پرۆژە یاسایەکمان داوە کە دەستپێکی ئەوە بوو هاوڵاتیەکی زۆری هەرێمی کوردستان کۆچی پێچەوانە بوو داهاتەوە بۆ هەرێمی کوردستان بەو نیەتەی داهاتەوە هەرێمی کوردستان کە پرۆژەیەک بنیاد بنێ و کۆمەڵە خەڵکانێکی تر سوود لەو پرۆژەیە ببینن لە توانا و ئەزمموی ئەو کەسێک کە لە وڵاتی ئەوروپا گەڕاوەتەوە هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی ئەزمموی کار سوود وەرگن بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان گوێبیستی ئەو داواکاری ئێمە نەبوو چەند ساڵ لەگەڵ پرۆژە لە پەرلەمان مایەوە بەداخەوە هیچ خوێندنەوەیەکی بۆ نەکرا بەڵام دوجار ئێمە لە ڕێگەی حکوومەتی عێراق و وەزارەتی خارجی عێراقی ئێستا بەرنامە و پلانمان هەیە لەگەڵەوەن هەماهەنگیمان هەیە هەم بۆ کەمکردنەوەی ڕێژەی کۆچ و هەم بۆ چارەسەری گرفتەکانی کۆچ و هەم بۆ بتوانین ببینە ئێمە وەکو کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەرین ببین بە هۆکاری کەمکردنەوەی کۆچ لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاتر سەرمایی نەتەوەمان لە دەست نەدەین کە گەنجە. بەڵێ کاک بەکرد بە ئەوم بەسەرات تێنەپەڕێت ئەگەر بە ئامار لات بێت ژمارە ئەو کۆچبەرانی لە ساڵی 2024دا بێت سەر و شوێن بوون یاخود ئەوانەی لە ڕێی دەریا و ویستوانە کۆچ بکەن و خنکاون ئەگەر ئامارێک لا بێت بە دیاریکراوی ساڵی 2024. بەڵێ بەڵێ دیارە لە ساڵی 2024 بۆ 25 12 مانگی ئەم ساڵە زیاتر لە سەروی 8,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کۆچیان کردووە بۆ وڵاتانی ئەوروپا وە زیاتر بۆ بریتانیا کە بژاردەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. لەم ئامارەی کە لە سەروی 8,000 کەس کۆچیان کردووە بە نزیکی 2300 هاوڵاتی خەڵکی دەڤەری ڕاپەڕینەکەم دەڤەرە جیاواز بە شارەکانی تری هەرێمی کوردستان لە بەرامبەرەوەی کە بێکاری زیاتری تێدا دەتوانین بڵێن پشتی شێری بەرکەوتووە دەڤەری ڕاپەڕین کاک بەکرد؟ بەڵە بێگومان هەمیشە بەڵێ پشدەر و بیتوێن کە لە 2 قەزا و نۆنا ئێپێکاتوە هەمیشە لە ڕووی قوربانیدانەوە لە ڕوو ڕێژەی کۆچەوە پێشەنگ بووە بەڕاستی بەراورد بە شارەکانی کە ئەوەش ئەوە دەکەێنێ کە پرۆژەی خزمەتگوزاری پرۆژەی وەبەرهێنان بەداخەوە ئیستثمار ئەوانە نەگەیشتۆتە سنوورەکەی ئێمە بۆیە وای کردووە گەنج بێ هیوا بێ بۆیە وای کردووە گەنج بێ ئومێد بێت تاکە بژاردەی ڕۆشتن بێ لەم نیشتیمانە. وەلەم ئامارە ئەو ئامارەی کە باسمان کرد لە هەرێمی کوردستان بەگشتی و لە دەڤەری ڕاپەڕین 46 کەس بۆتە قوربانی لە 12 مانگی ساڵی 2024دا کە لەم 46 هاوڵاتیە 16یان بەردەڤەری ڕاپەڕین دەکەوێت. بەڵێ و
ئار لەم 8,000 کەسەی کە لە هەرێمی کوردستان باشە. کۆچیان کردووە تاوەکو ئێستا 12 کەسمان بێسەر و شوێنە کە چواریان بەر دەڤەری پشدەر و بیتوێن دەکەوێت. باشە کاک بەکرد ئەو تەرمانی کە نەناسراونەتەوە ئایا DNA بۆ کراوە؟ من دەستخۆشی لێ دەکەم ئەو پرسیارە زۆر پرسیارێکی جەوهریە کە بەڕاستی زۆربەی زۆری خاوەن قوربانیەکان ڕۆژانە بەردەوام سەردانمان دەکەن و ئێمەش لە ڕێگەی نوێنەرمانەوە لە وڵاتی یۆناان لە وڵاتی ئیتالیا بەردەوامین لەسەر بەدواداچوونی ئەو کەیسەی کە لە 16 2024 ڕوویدا بەداخەوە بوو بەهۆی قوربانیدانێکی یەکجار زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەت دیسانەکەینە باس بڵێنەوە دەڤەری ڕاپەڕین. دیارە ئەو جەنازانە من لێرەوە لە کەناڵە بەڕێزەکەتانەوە دڵنیایی دەدەم بەشێک لەوانە جەنازەکەیان دۆزراوەتەوە کە ئێساکە شارەوانی کاتی بە خاکیان سپاردن لەبەرەوەی دیNAەکان هەمووی نەگەیشتووە بە وڵاتی ئیتالیا بۆیە بەشێکیش لەوانە ناسراونەوە ئەوەی کە من لەلامە هەژدەیمان کە لە کردنەوەی پێشنگای قوربانیانی کۆچ یەکێک لە خاوەن قوربانیەکان هات بۆ لام و پێڕاگەیاندم کە ئەوانیش کە سوکاریان لە وڵاتی بریتانیەوە هاتووە بۆ ئیتالیا باس لەوە دەکا کە هاوسەرەکەشی و مناڵە بچووکەکەی هەردووچیان دۆزراونەتەوە بەڵام چاوەڕە دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەی پەیوەندەکانی حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ کە هەمیشە بەڕاستی بەردەوام بۆ لە کاراسانیکردن ڕێکارە یاساییەکان و خەرجی جێڕانەوەی جەنازەکان چاوەڕە دەکەن ئەو تەرمانیان بۆ بێتەوە بۆیە منیش لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە دەنگ دەخەمە پاڵدەنجی خاوەن قوربانیەکان ئەو جەنازانە کە لە سەروی 12 هاوڵاتی هەرێمی کوردستان و زیاتر لە 6 بۆ 7 کەسیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینە بە کاتی بە خاک سپێردراون لە وڵاتی ئیتالیا دیNAەکان نەگەیشتووە هۆکارێکەیە ئایا نەگەیشتووە تەخیر کراوە بۆیە ئێمە داوا دەکەین بەر لەوەی خاوەن قوربانیەکان پەنابرن بۆ بەغدا داوا دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ جارێکی تر لیژنەیەکی پێک بهێنێت بۆ ئەوی سەردانی ئەو خاوەن قوربانیەکان بکات و داواکاریەکانیان وەربگرێت بەدەم داواکانیانەوە بچێ لانی کەمەگە هیچ نەکرێت با ڤیزەیەک بۆ چەند کەسێکیان پێ بدرێت بچن بۆ خۆیان بە مەدانی بگەنە وڵاتی ئیتالیا و لەوێ سەردانی شوێن ئەو گۆڕانە بکەن کە بە کاتی ناسراون و هەر لەوێ دیNAەکان لێ وەرگیرێ. بەڵێ کەواتە کاک بەکرد من بە دیوێشکە ئەیکەمەوە بە پرسیار و فۆکەس دەکەمە سەر ئەوەی ئایا حکوومەتی هەرێم لایەنە پەیوەندیدارەکان تا چەند هاوکار بوون لە جێڕانەوەی تەرمی کۆچبەران بە شێوەیەکی گشتی. بەڵێ بەردەوام هاوکار بوونە دەکرێت ئینسان ڕۆڵی باش نادیدە نەگیرێت هەمیشە بەردەوام هاوکار بوونە بە تایبەت ئێمەوە کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێم زیاتر شەکان ئاڕاستی ئێمە دەکرێت لە زاخۆ تا خانەقین چووکە ڕێکخراوێکی سەراسەرینە ئێمە لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندەکانی حکوومەتی هەرێمەوە داواکاریەکانمان بەرز کردوەوە بۆ وەزارەتی ناوخۆ لەوێشەوە بەرز کراوەتەوە هەم بۆ خەرجی تێچووی جێڕانەوەی قوربانیەکان لە ڕووی مادی و هەم بۆ کار ئاسانی لە ڕوو ڕێکارە یاساییەکان و جێڕانەوەیان بۆ زێدی خۆیان بۆ ئێمە دەمانەوێت بەڕاستی ئەو جارەشیان هەوڵ بدرێت ئەو جەنازانەی کەماوەتەوە بۆ ئەویلانی کەم خاوەن قوربانیەکان بەتەرمی ڕۆڵەکەی شاد بێتەوە شوێن گۆڕەکە بێت کە ڕۆژانە سەردانی بکات. بەڵێ کاک بەکرد من دواپرسیارت ئاڕاستاکەم لە ڕووی دەرونیەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو پەنابەرانە ئەکرێت کە لە ئەوروپاوە ئەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان هەڵبەت دەمەش پرسێکی گرنگە من دەمەوێت بەڵێ گرنگە من دەمەوێت بە دوو تەوەر وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزدەمەوە لەلایەکیان کە دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان لەلایەکی ترەوە کە ئەوانەی مافی پەنابەریانیان لە چ جەنجێکی دەرونیدان لەگەڵ وڵاتانی ئەوروپا بە تایبەت بریتانیا کە بەڕاستی لە دۆخێکی خراپدا دەژی پەنابەر ئێستا کۆچبەران ژیانیان زۆر ناڕەحەتە ئەوەی کە ئێمە ئاگادارین لە نزیکەوە مافی پەنابەری کەمتر دەدرێت وەکو لە ساڵانی پێشوو ئەو مافانێک کە بۆ پەنابەر لە ساڵانی ڕابردوو دەستەبەر دەکرا فراهم دەکرا ئێستا وەکو پێویست نییە لە وڵاتی بریتانیا و دوجاریش ئێساکەینێ لە کارنامەی عزبی دەسەڵات لێبرەی پارتی کرێکاران کە بڕیاری داوە زیاتر سنوورەکان تونند و تۆڵ بکات و وڵاتەکەی خۆی خاڵی کاتەوە لە پەنابەر ئەوەش کاریگەریەکی دیکەی لەسەر پەنابەر دروست کرەوە بۆ تا جەنگێکی دەرونی ئەوە شوا لە پەنابەر دەکات تا کە بژاردەی گەڕانەوە بێ ڕاکردن بێت لە وڵاتە بۆ وڵاتێکی تر لەلایەکی ترەوە ئەو تەوەرەی تر باسمان کرد
جەنگێکی دیسان دێنەوە ناو جەنگێکی دەرونی کە دەگەڕێندرێنەوە بۆ نمونە ئێمە با ئەوەش بخەینە ڕوو بۆ حکوومەتی عراق کە ئێستا واژۆی لەسەر ڕێککەوتنامەیە کردووە بەبێ ڕەچاوکردنی ماف و ئیمتیازی ئەوانەی کە چەندی ساڵە وڵاتیان جێهێشتووە چەند ساڵە لە وڵاتێکدان بەبێ مافی پەنابەری کۆمەڵک شتیان لە دەستداوە ببێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکە مافە لە دەستچۆکانیان بۆ بژێڕێتەوە ئاماژەی پێنەداوە بۆ ئێمە جارێک تریش داوامان کردووە کە بەڕاستی پێویستە و ڕێککەوتنامەیە پێداچوونەوەی بۆ بکرێت تۆ کەسێک دەگەڕێنەوە لە وڵاتی بریتانیا دەری دەکات ئەو وڵاتە کە دەینێرێتەوە تۆ دەبێت لێرە مافەکانی بۆ دەستەبەر بکەیت بۆ نمونە لە ساڵانی پێشوودا ئەوەی کە هاتۆتەوە لە ڕێی فڕۆکخانەی نێودەوڵەتی بەغداوە مەبەستمە دیارە فڕۆکخانەی سلێمانی هەولێروەریان نەگرتوێتەوە ساڵانی ڕابردوو بەغداوەری گرتوێتەوە 200 بۆ 300 ئێرۆی پێدراوە یاخود بڵێن دۆلاری پێدراوە 200-300 دۆلاری پێدراوە بەڵام لە بەرامبەردا ئێمە دەبینین هاوڵاتیەکی مسری یاخود هاوڵاتیەکی تورکی زۆری دەڕوە کە دەگەڕێتەوە بەس تەنها لە مەتارەکەی خۆیان 2000 دۆلاریان پێدەدرێ و دوجاریش کار ئاسانی دەکەن بۆ خستنە سەرکاریان و جارێکی تر تێگەڵکردنەوەیان بە کۆمەلگا بەڵام ئەوە ڕەچاو نەکراوە لە عراق و لە هەرێمی کوردستان بۆ داوا دەکەین ڕەچاوی ئەو مافەش بکرێت بۆ ئەوەی پەنابەر کە دەگەڕێتەوە تووشی حاڵەتێکی دەرونی نەبێت دوجار ئەوە کە دەگەڕێتەوە دەبێتە بارێکی قورس بۆ سەر خێزانەکەی لە ڕووی دارایی لە ڕووی ئابووری لە ڕووی گوزەرانەوە. بەڵێ بەڕێز بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا سوپاس ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمان